بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و ئاسوودەم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد دەمەوە. ئەمڕۆ 18/12/2007 لە زۆربەی شار و شارۆچکە و پارێزگاکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانی ناڕەزایی بۆ داواکردنی مافەڕەواکانی خەڵک ئەنجام درا و تا ئێستاش بەردەوامە و خەڵکێکی زۆر لەسەر شەقامەکانن بۆ داواکردنی مافەڕەواکانی خۆیان. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و کاریگەری ئەم خۆپیشاندانە دەکەین کە چه کاریگەریەکی هەیە لە داواکردنی مافەڕەواکانی خەڵکدا. بەشێک لە خەڵکی و چاودێران پێیان وایە ئەم خۆپیشاندانە جیاوازیەکی کاریگەر یا جیاوازیەکی بەرچاوی هەیە لە تەواوی خۆپیشاندانەکانی دیکە و ئەم جارە ئەگەر خۆپیشاندانەکانی پێشوو لایەنێکی سیاسی یا سەرمایەدارە یا خەڵکێکی دیاریکرا و خاوەنی بووبێتن یا جوڵێنەری ئەو خۆپیشاندانە ئەوە پێیان وایە ئەم جارە خۆپیشاندانی ئەم جارە دەنگی ناڕەزایی گەل دەنگی ناڕەزایی جەماوەر خاوەنیەتی و جەماوەر لەو بڕوایەدا یام لەو قەناعەتادایە تا نەگاتە ئەنجام و بەرهەمێک واز لەم خۆپیشاندانەی خۆی نێنێ. جیاوازی ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ لەگەڵ خۆپیشاندانەکانی دیکەدا چییە و باز لەوە دەکرێت کە لە ئێستاشدا لایەنێک کەسایەتیەک حیزبێک بیەوێ خۆی بکاتە خاوەنی ڕاستەقینە و جوڵێنەری ئەم خۆپیشاندانە. ئایا خاوەنی ڕاستەقینەی ئەم خۆپیشاندانە کێیە و کێ جوڵێنەر و ئاراستەکەری ئەم خۆپیشاندانەیە؟ بۆچی هەموو جار کە لە کوردستانە خۆپیشاندان ئەکرێ یەکسەر هانا بۆ توندوتیژی و سووتاندن و کاولکردنی شوێنە گشتیەکان ئەدرێ؟ ئایا ئێمە ناتوانین لە هەرێمی کوردستان خۆپیشاندانێکی مەدەنیانەی جەماوەری دوور لە توندوتیژی و سووتاندن و کاولکردن ئەنجام بدەین و وە بەرهەمێکیشی هەبێ بۆ خۆمان و بۆ کۆمەڵگەکەمان؟ ئایا چ شتێک بکەینە بەدیل و ئەلتەرناتیڤی ئەم توندوتیژی و سووتاندن و ماڵکاولکاریەی کە ئەوەش کە زەرەرەکە زیانی لێەکەوێ هەر جەماوەر خۆیەتی نەک حیزب و دەسەڵاتداران و ئەو بەدیل و ئەلتەرناتیڤە چییە؟ بۆم قسەکردنی زیاتر لەسەر پرسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولسەلام ساڵح بەرزنجی مامۆستای ناڕازی و ئەندامی یەکێک لە چالاکوانانی کۆمەڵگەی مەدەنیم کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. مامۆستا سەرەتا پێم خۆشە ئەمڕۆ ڕۆژێکی وەکۆڵێ نوێیە لە خۆپیشاندانێکی نوێ جەنابتان خوێندنەوەتان بۆ ئەم خۆپیشاندانە چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان پێشەکی سوپاسی ئەوەکەم سڵاو و ڕێزم هەیە بۆ سەرجەم خۆپیشاندەران. بەڕاستی ئەمڕۆ سەلماندیان کە ئەو خەڵکە ناڕازیە ئەتوانێت شت بکە، ئەتوانێت زۆر ئەوەی کە ئەیەوێ لە دڵیا ئەوەی کە بەرامبەری کراوە بەڕاستی ئەویش ئەتوانێت حەقیان لێ بکاتەوە و حەقی ئەم چەند ساڵیان لێ بکاتەوە کە گوێمان لێ ناگرن. ئەم خەڵکە بەڕاستی ماوەیەکی زۆر زۆرە خەڵکیان ناڕەحەت کردووە، هیلا کردووە، خەڵک ناڕەحەتی نەعەدالەتیانە، کەم موچەییە، موچە نایەن. بەڕاستی ئیتر ئەوەی ئێمە لە ناویان نابووین ئەو گەنجانە چاوەڕێی هیچ کەسێک ناکەن و هیچ چاوەڕێی هیچ حیزبێکیش ناکەن. ئەو حیزبانە ئەبێ خۆیان یەکلاییکەنەوە یا لەبەرەی گەلن یاوەتان لەگەڵ ئەم حکوومەتە شکست خواردووە. ئەبێ خۆیان یەکلاییکەنەوە چونکە ئیتر بەرەیەک نەماوە لەو بەینەیان قاچێکیشی لەناو حکوومەتا بێ و قاچێکیشی لەناو خۆمامۆستا هەر ئەمڕۆ بارگای هەندێک لە حیزبەکان سووتێنران کە لە بەرەی گەلدان و وەداکۆکی کارێکی سەرەکی بەرەی گەلیش بوونیانی بۆ مافەکانی گەل، بەڵام بۆچی وەکو حیزبە دەسەڵاتدارەکان وەکو حیزبە گەندەڵەکان وەکو حیزبە ڕۆچووەکان لە گەندەڵی ئەوانیش حسابیان بۆ کرا وەکو جەناب دەفەرمی کە ئەبێ ئەم حیزبە بۆ گەل بۆ جەماوەر بۆ ئەو گەنجانە خۆی یەکلای بکاتەوە یام لە بەرەی گەلە یام لەگەڵ دەسەڵاتایە، بەڵام بۆچی هەمووی وەکوڵێت تەڕ و شک بەیەکەوە سووتێنرا ئەمڕۆ؟ دەیتی خۆپیشاندەری ڕاستەقینە ئەوەیە، خۆپیشاندان و ڕاپەڕین ڕاستیەکەی ئەوەیە تەڕ وشک بەیەکەوە سووتێ. چونکە ئێمە چەند ساڵ ئێمە هاوارمانە لە کۆمەڵی ئیسلامی لە گۆڕان لە یەکگرتووی ئیسلامی ئێوە ئۆپۆزسیۆن بوون وەرنە دەرەوە کاکەگیان ئەم حکوومەتە ئێوە شانتان ناوەتە بەری هێشتوتانەتەوە جینا حکوومەت نەماوە، حەچی دووسێ وەزارە دەوتا بەدەست کەسێکەوە کەواتە حکوومەت نەما هەمی بۆ کالە دەڕوا بڕێەوە. ئێمە تا ئێستا شانمان ناوەتە بەر ئەم حکوومەتە شکست خواردووە و هێشتومانەتەوە لەبەرەوە ئەمڕۆ خەڵکیش گلەی لێماکە. ئێمە لە ناو خۆپیشاندەرا بووین و توێتی هیچ کەسێک بۆی نییە بە ناوی حیزبەوە بێ قسەکە. هەموو کەسایەتەکان هاتوون بەڵام نانتوانێت بە ناوی بزوتنەوەکان و یا بە ناوی حیزبەکان و قسەکەن بە ناوی خۆی قسەی کردەوە توێتی من وە خۆم هاتووم
پشتیوانیتان لێکەم و هاوکاریتانەکەم و حەچیەک لە توانای منابێ ئەوەیە کە هاتووم لە ناوتان نابم لەبەرەوە ئەبوایە زووتر ئێمە ئەمەمان کردایە و گوێمان لەم گەنجانە گرتایە کە گویان لێ ناگرین ئەمڕۆتە ڕوشک بێکەوە سووتێ فعلەن من ئاگام لێ نییە بەڕاستی کە چی ڕوویاوە چونەتە سەر چ بارەگای بەڵام لە شارۆچکەی پیرەمەگرون بارەگای 5 حیزب کە هەندێکیان لە دەسەڵاتان هەندێکشیان وکڵێ لە بەرەی گەلان بە شێوەیەکی گشتی کە داکۆکی لەگەڵەکەن بارەگای 5 حیزب سووتێنراوە بەڕاستی ئێمە زۆر هەوڵمان ناوە لەگەڵ ئەو گەنجانەیە چەندەها کەسی تیا بۆ کەسایەتی تیا بۆ لە بەر دەرکی سەرا هەتا لەو سەرکە هاتن ببوورە لە بەردەوت پەروەردەی ڕۆژاوە هەتاوکو بە دەرکی سەرا ئێمە خەڵکمان هادی کردوێتەوە کە بەر نەگرێتە مەڵبەند یەکێتی بە بەر نەگرێتە لقی چوار بەر نەگرێتە ماڵی کۆسرە ڕەسوڵ ئەمانە بۆ لەبەرەوەی ئەگەر وانە بواە بەو جادەیە کە هاتوون هەر هەمووی معڕز بوون بۆەوەی خەڵک بچێتە سەریان بەڵام ئێمە خەڵکمان هادی کردوێتەوە سوپاسی شانەکەین کە ئەو خەڵکە خوێنگەرمە بەڕاستی زۆربەی زۆریان گویان لە ئێمە ئاگرت چونکە بۆمان ڕوونەکردنەوە ئیسفادە لەوە ناکرێت کە ئێمە ئێستا لقی چوار ئەگەر خەڵکی تیابەتیای نەبێ ئەمە بچین پەنجەرەکەی پشکێنین ئەمە هەموو شتەکان تاقی کراوەتەوە ئەم جارە مۆڵەت بدرێ بە دەسەڵات بە تایبەتی پارتی وێکێتی مۆڵەتیان پێ بدرێ کۆتا مۆڵبەت مەسەلەن 3 ڕۆژ 5 ڕۆژ ئەنجومەنێک دانراوە جارێ کاران نەکراوە ئەنجومەنێک لە بەردەرکی سەرا دانراوە هی ئەو خەڵکە ناڕازی خۆپیشاندەرە 3 ڕۆژێ 5 ڕۆژێ بەڕێی من بدرێ بە حزبی دەسەڵات بدرێ بە حکوومەت خۆی هەڵوەشێنێتەوە حکوومەتێکی کە دروست کرێ بە زووترین کات بۆ چارەسەرکردنی ئەمەش ئەبێ گۆڕان و کۆمەڵ و یەگرت و بە تایبەتی گۆڕان و کۆمەڵ کە ئیستا خەڵک ئەمەلێکی پیان ماوە تا ئەم لە حەزەیەش خەڵک ئەمەلێکی بە کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان ماوە خەڵک هاواریان لێکە هەر کەسێ ڕووی کردا کەسێکاتە ئەو کەسە شایستی ئەوەی بێ بەسەرکردەی یەکگرتوش بە هەمان شێوە ئەو بە تایبەتی قاچی لەم لا و قاچی لەولا خەڵک لیان قبول ناکە هەر سێ حیزبەکە یەنە دەرەوە ئەوە تا ڕابەراتی خەڵک چاوەڕێیانەکە ببن بە ڕابەریان نانە دەرەوە تە ڕوشک بێکەوە سووتێ فعلەن کەسیش ناتوانێت ڕێ لە خەڵک گرێ خۆ پیشاندەرەوە یەدی تێتە سەر حیزبەکە و چیەکەی کاتە جەماوەر کەسێکی ئەوێ پێشڕە و پێشڕێنەری بێ کە هیچ ڕەبت و پەیوەندێکی بەدەسەڵاتەوە نەبێ خۆی بەڕاستی کەسێک لە ناو دەسەڵاتا بێ وەکو پارتی بێ یا یەکێتی بێ ناتوانێت بێ جەماوەر پێشڕەوی جەماوەرکە ئەو جەماوەرە خۆ پیشاندەرە ناڕازیە چونکە هەموو کەس دەزانێت کە ئەوان بوونەتە سەبەبیەوەی کە ئەم خەڵکە موچە و بوجەی وای لێبێ ئەمان بوونەتە سەبەبیەوەی کە خەڵک ناڕازی بێ ئەگەروان خەڵکیان باش ببردا بڕێەوە خەڵک خۆشێت نەبوو بێتە سەرجادە بەڵام ئەو چێ حیزبەی کە من دووبارەیەکەمەوە کۆمەڵ گۆڕان یەکگرتووی ئیسلامی ئێستش مەجالێکی تیاماوە ئێستا شتێکی تیاماوە لەو حکوومەتە بکشێنەوە بەڵام بەو مەرجەی حکوومەتێکی کە دامەزدێنن نابێ بۆشایی یاسایی دروست بێت چونکە ئێستا من لە ڕێکە هاتم هیچ بژوورێ لەسەر جادە نەماوە هیچ پۆلیسێک ڕێگە لە خەڵک ناگرێ یعنی ئەتوانم لێرەوە حەزەکەم سوپاسی برادرانی پۆلیس و مرورکەم هاتوچۆ بەڕاستی بە ڕێکوپێکی ئیشانە برد بەڕێوە بەڵام کە زانیان خۆپشاندەرەکە خۆپشاندانەکە ئیتر بەرەوتون و تیژیەچێ ئەوانش هێواش هاتوونەتە دواوە بەڕاستی ئەم وڵاتە بەبێ یاسا نابێ فەراغی یاسایی بە هیچ شێوەیەک نابێ هەبێ زۆر باشە مامۆستا جەناب هۆکاری ئەم خۆپیشاندانە ئەم جارە هۆکارەکەی چی بوو بۆچی ئەم خۆپیشاندانە ئەوە بۆ شێوەی بەسەرات لە ڕاستیە خۆی مامۆستایانی ناڕازیمان هەبوو لەگەڵ مامۆستایانی لیستی هاوبەشە بە چەند کۆبوونەوەیەک ئێمە لە مانگی هەشتا لە مانگی نوێیە کۆبوونەوە کرا لەگەڵ مامۆستای ناڕازیشە هەمومان گەشتینە ئەو نەتیجەی کە فرسەتێ بین بە دەسەڵات فرسەتێ بین بە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی کە بچێتەوە بە پلانی خۆیان پلانیان بۆ پەروەردە زۆر خراپە پلانیان ئەگەر بڵێم نییە درۆی نییە ئەگەر هەش بێ زۆر خراپە پلانیان نییە مامۆستا کەسایەتی بمێنێ پلانیان نییە قوتابی نەتیجەی هەبێ چونکە ئەوان هەموو قوتابخانە ئەهلیەکان مناڵەکانی خۆیان تێکردووە مناڵی فەقیری ژۆتا لە قوتابخانە حکوومیەکانە مامۆستا چین و توێژی ئەم خۆپیشاندانە ئایا جاران بۆ منە مامۆستایان تەنها لە شوێنێکی دیاریکراودا دەوەستان و خۆپیشاندان و ناڕزایی خۆیان دەرەبری ئەم جارە چین و توێژەکان کێن یعنی ئەتوانین بڵێن هەموو کۆمەڵگە لە فەرمانبەران بە شێوەیەکی گشتی
ئامادەن و جوڵێنەر و پێگەێنەری ئەم خۆپیشاندانن یا تەنها مامۆستایانن بە شێوەیەکی کەم چین و توێژەکانی تری لەگەڵدایە؟ لە ڕاستیە من لە سەعات 9 دقەوە کە چوومەتە ئەوێ جیۆلۆجیم دیوە، مهندسم دیوە، دکتۆرم دیوە، معاون طبی بڵێن سلکی سەحەکە، مامۆستایان لە معلمەوە هەتاوەکو مامۆستای زانکۆم دیوە، لە فەرمانبەر زۆربەی زۆر مامۆستایان طبعاً مامۆستایان پێشەوا بوون، پێشڕەو بوون، بەڵام لە پەروەردەیە کە بوو بە دوو ڕێی کە ڕێیکیان وتیان ئەچین بۆ بەردەرکیسەر، ڕێیکیشیان وتیان لێرە ئەمێنینەوە ئەچین بۆ بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق. ئەلەوەیە جیاوازیەک دروست بوو کە بۆ بچین بۆ ئەوێ بۆ نەچین بۆ بەردەرکیسەرە. ئەجینا مامۆستایان لە یەکەم دقە و لە یەکەم ساتەوە هەمووی لەوێ بووە، فەرمانبەرانی ناڕازی لەوێ بوون، یعنی بەڕاستی هەموو چین توێژەکانی تیا بووە، قوتابیشی تیا بووە لە کچیش و لە کوڕیش. من قوتابیانم بینیوە هەمووی هاتوون ناڕزایان دەربڕیوە. زۆر باشە. پێم وایە بێ ڕێکخراوەکانی ژنانیش ئەمڕۆ ئامادەیان هەبوو، وەکوڵێ ئافرەتان وەکو ڕێکخراوەکانی خۆیان ئەوانیش بەشداری ئەم خۆپیشاندانە بوون؟ بەڵێ ڕێکخراوەکان ئەوانەی کە دیار بوون بەداخەوە لەوێ نەبوون. من ئەوانەی کە بینیومە ئەو ڕێکخراوانەی کە زۆر باسی مافی ژنانەکەن و مافی خوشکانمانەکەن لە هەم یەکگرتووی ئیسلامی، لە کۆمەڵی ئیسلامی، لە بزوتنەوەی ئیسلامی و لەوانەی کەشکە سەرپۆشیان بەسەرەوەیە زۆر کەممان بینی. ئەبوایە ئەوانیش لە پێشەوە بوونایە، نابووە ئەوان دواکەوتنە. بەڵێ مامۆستا ئەم خۆپیشاندانە تا چەند بەرهەم و بەرهەمی خۆپیشاندانی مامۆستایانە بەتایبەت بوون لە چەند ساڵی ڕابردوودا مامۆستایانی ناڕازی کاریگەریەکی زۆریان هەبوو لە خۆپیشاندانەکان، لە برەودان و درێژەدان و بەردەوامبوونی خۆپیشاندان بە جیاواز لە فەرمانبەر و لایەنەکان چینەکانی تر. تا چەند ئەتوانین بڵێن ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ بەرهەم و کاریگەری ئەم خۆپیشاندانی مامۆستایان بۆ لە ڕابردوودا وەکوڵێ خۆپیشاندانی مامۆستایان بوو بێتە بنچینە و ئەساسێک بۆ ئەم خۆپیشاندانە؟ لە ڕاستیە ئەو کەسەی کە ناڕزایی دەرئەبڕێ ئەویا خۆپیشاندانەکە ئەبێ پشوو درێژ بێ، چونکە تۆ بەرامبەر دەسەڵات خۆپیشاندانەکەی، بەرامبەر دەسەڵات ناڕزایەتی دەرەبڕی. هەر کەسێک لەم ڕێگەیە پشوو درێژ نەبێ، زوو هیلاک بێ، ئەوە ئەدۆڕێ. لەبەرەوە ئێمە وەک مامۆستایان چۆن ئەتوانین پشوو درێژ بین لەگەڵ قوتابیەکانمانە و پەروەردەیان کەین وەکو نەمامێک گەورەیان کەین، ئەوە پشوو درێژ بووین لەم خۆپیشاندانەیە و ئێمە توانیمانە چۆک بە دەسەڵات دابێنەوە، ئێمە هیلاک نەبووین. دەسەڵات لە ئێمە هیلاک بووە، بەڵام ئێمە لەوان هیلاک نەبووین و لە داواکارەکانمان بە هیچ شێوەیەک نهاتوینەتە دواوە. بەڵێ مامۆستا لە چەند بەرنامەی تردا لەگەڵ مامۆستایانی ناڕازی و نوێنەری مامۆستایاندا باسی ئەوە کراوە کە داواکاری و مافەکانی مامۆستا چین و چ داوایەکیان لە دەسەڵات و وەزارەتی پەروەردەیە. ئەوەی کە ئەمڕۆ جەناب وەکو مامۆستایەکی ناڕازی و چالاکوان لە نێو خۆپیشاندەراندا بووی بەدەر لە مامۆستایان، داواکاری گشتی ئەم خۆپیشاندانی ئەمڕۆ چییە؟ داوای چی ئەکەن و دەیانەوێت چیان بۆ بکرێت؟ لە ڕاستیە داوای ئەوەڵ و ئەخیر ڕوخانی حکومەتە، هەڵوەشانەوەیەتی بە هیچ شێوەیەک ئەم حکومەتە نابەردەوام بێ. خۆپیشاندەران لە سەرەتاوە هەتا کۆتایی من سەعات 3:25 دقە هاتوومەتە دەرەوە، هەر ئەمە دەنگیان بووە، ئەمە هاواریان بووە. بە هیچ شێوەیە ئەم حکومەتە چاوەڕێی چاکسازی لێ ناکرێت، چونکە درۆکە، جارێک نییە، دوو جار نییە، چەند جار ئەمە داواکاریمان لەگەڵ کردوون، مامۆستای ناڕازی چوو لەگەڵی دانیشتووە، یەکێتی مامۆستایان چوون لەگەڵیان دانیشتووە، بە هیچ شێوەیەک ئەمان ڕاز ناکەن لەوەی کە بڵێن چاکسازیەکەین و خۆشیان دانیان پیاناوە کە ناتوانن موچە دابینکەن، کەواتە حکومەتەکە هەڵوەشێتەوە، حکومەتێکی کە دروست بێ. ئەم حکومەتە لە خلالی نابێ 3 ڕۆژ بخایەنێ، نابێ خاوەخا و کۆبوونەوە لەسەر کۆبوونەوە کرێت، چونکە ئەو خەڵکە چاوەڕێ ناکە. خەڵک چاوەڕێک یعنی ئەبێ ئیشەکان زۆر بە خێرایی بکرێت، چونکە زۆر لە خێرایی لە دەست خەڵکی عاقڵ دەرەچێت. ئەبێ خۆپیشانداران ماوەی 3 ڕۆژیان داوە وەکو من بەناوی خۆپیشانداران ناتوانم قسەکەم، بەڵام منەوە ڕێی خۆمە ئەڵێم ئەبێ لە ماوەی ئەمڕۆ کە وترا حکومەتی هەرێم هەڵوەشاوەتەوە 3 ڕۆژ نەخانە حکومەتێکی کە دروست کرێت، کەواتە پێش لەوەی حکومەتەکە هەڵوەشێنرێتەوە بێت تۆ حکومەتێکی کەودا نابێ دروست کرابێ. ئەم حیزبانە ڕێکەون لەسەر حیزبێ، لەسەر کەسێ کە بێ بە سەرۆکی حکومەت و ئەم جڵەوی ئەم وەزعە بگرێتە دەست هەتا هەڵبژاردن نەکرێت.
بەڵێ ئێوە چه هیوا و ئومێدێکتان هەیە کە وەڵامی داواکاریەکانی جەماوەر بدرێتەوە؟ وەڵام ئەدرێتەوە ئەهلەن وەسەهلەن، وەڵام نادرێتەوە، خەڵک لیان ڕازی نابێ. ئەم جارە خەڵک ناچێتەوە ماڵەوە، ئەم جارە خەڵک تا سەعات 12 ناچێت خۆپیشاندانکە و دوای بڕاتەوە بۆ ماڵەوە. هەمووی وعدیاوە کە بە هیچ شێوەیەک قبول ناکرێت ئەم حکوومەتە بەردەوام بێ. زۆر باشە. مامۆستا جەنابێت لە سەرەتاوە ئاماژەت بەوە کرد کە گەنجانێکی تووڕە، گەنجانێکی حەماسی و دڵگەرم هاتوونە سەر شەقام گوێ بۆ کەس ناگرن، وەکو ئەڵێ حساب بۆ قسەی کەس ناکەن، تەنانەت ئامادە نین گوێ لە کەسایەتیەکی خۆشەویستیش بگرن بەڵام بە ناوی حیزبەکەیەوە قسە بکە. لە ئەگەری جێبەجێکردنی داواکاریەکانە نابێ ئەم خۆپیشاندەران ئەم هەموو خەڵکە دەمڕاستێکی هەبێ، گەورەیەکی هەبێ لەگەڵ نوێنەری حیزبەکانە، نوێنەری حکوومەت پەرلەمانە کۆبوونەوەی بکە. ئەمە یەکێک نییە لە گرفتەکانی ئەم خۆپیشاندانە؟ بەڵێ من ئەوەی ئاگادار بم، تقریبی سعات 1 ڕۆ بوو، لە 12 بۆ 1 بوو کۆمەڵێ چالاکوان هاتن لەگەڵ کۆمەڵی خەڵکی بڵێن سیاسی دیار بوون، پێویست ناکە ناوەکان بڵێم، سوکە کۆبوونەوەیە کرا، بەڵام ئەوە نەبە بڵێن کۆبوونەوەی لە شوێنێکا بێ و کورسی و مێز و ئەوانێتیا بێ، هەر لە ناو سەرایە 3-4 گروپ بوو، ئێمە ویستمان یەکیان خەین، چکە گروپێکیان بە ناوێکەوە قسەیەکە، گروپێکیکە بە ناوێکەوە قسەیەکە، هەر لە بەدەرکی سەراج بوو، یەکێ مایک و ئەوانیان حاضر کرد بۆ ئەوانێکە حاضریان نەکرد بوو. ئێمە گەشتین ئەوەی کە ئەبێ ئەم خەڵکە نوێنەرێکی هەبێ، کۆمەڵێکە بێ بە ناویانەوە قسە بکە، وەکو جارەکەی کە چۆن لە حەڤەی شوباتا هەبوو. بەڵام تۆزێ هینی ئەوێت، یعنی نابێ پەلەکەن، کەس ناتوانێت بەناوی هەمووی قسەکە، ئیلا بێ هەمووی کۆ بێتەوە، ئەمەش درێژە ئەخانێ، مادەم درێژە بخانێ، گروپێ دروستەکرێ و بە ناوی دەستەوە بێ، بە ناوی سەرپەرشتیارەوە بێ بۆ ئەم خۆپیشاندانە. بەڵێ مامۆستا ئەتوانین بڵێن ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ خۆپیشاندانێکی خۆڕسکی هەڵقوڵاوی ناخی خەڵک بووە، یان بۆ منە جوڵێنەر و پشتیوانێکی هەبووە، یان کەسێک هەبووە لە دوورەوە لە پشتەوە ویستێتی ئەم خۆپیشاندانە ئابم شێوەیە بڕوا ئەم جوڵێنەری بێ، ئەم بۆ کۆڵێک کاری تیا بکە و کاریگەری لەسەر دروست بکە، یان تەنها دەنگی ڕاستەقینە و خۆڕسکانەی جەماوەر و کۆمەڵگەکەیە؟ ئەگەر بەڕێستان ئاگادار بن، مامۆستایان دەمێکە هاواریانە و دەمێکە ئاڵە نێمە بایکۆتەکەین، مانگێکیاندا بە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم کە ئێمە پاش مانگێکی کە خۆپیشاندان دەست پێ ئەەکەینەوە، واتە ئەم وەزعە هەر بەردەوام هەبووە کە بەیانی ئەکرێ ناکرێ، دەڕۆژی کە ئەکرێ ناکرێ، مانگێکی کە بە هەمان شێوە لەبەرەوە بڵێن دەستێکی لە پشتا دەستی چۆنی، دەستی حیزبی یا دەستی ئەم خۆپیشاندانە خۆی هەر هەیە، یعنی هەر حیزبێک زۆر خۆی بە ناوهینی لە جەماوەری ئەزانێ بکشێتە دواوە، ئەم شتە هەر ئەمێنێ، چونکە قەزیەکە قەزێ گیرفانی هەموو تاکێکە، هەموو فەرمانبەرێکە. ئێستا تەنانەت دوکانارەکانیش کە قسەیان لەگەڵەکەی ئەڵێ ئێمەش بازارمان نماوە، چونکە مۆزەف پارەی پێ نییە، مامۆستا پارەی پێ نییە، خەڵکەکەی کە هینە ئەوانیش کۆمپانیاکانیان پاریان بۆ سەرف ناکرێت لایەن حکوومەتەوە دەستگای وەبەرهێنان، لەبەرەوە شتەکە هەمووی کۆبۆتەوە. هەر حیزبێک ئەگەر ئەوێت برا گەورەیەتی کە قیادی ئەم خۆپیشاندانەکە یەکەم شت هەنگاوی ئەبێ لە حکوومەت بکشێتە دواوە، جابزوتنەوەی گۆڕانە، کۆمەڵی ئیسلامیە، یەکگرتووی ئیسلامیە، تەنانەت یەکێتی نیشتمانیش ئەگەر ئێستا لە حکوومەت بێتە دەرەوە ئەوتوانە بێ ڕابەری و خۆپیشاندانەکە. بەڵێ مامۆستا لە ئێستاە کێ خاوەنی ڕاستەقینەی خۆپیشاندانەکەیە؟ جەماوەر هەر خۆیان کەسێکی دیاریکراو هەیە کە ببێتە خاوەنی هەموو کەسێ خاوەنی و خۆپیشاندانەیە، هەر کەسێ ناڕازیە پێویست ناکات لە ماڵەوە بۆڵە بۆڵکە، پێویست ناکات لە فەیسبووکە سنگ دەرپەڕێنێ. من هەتا 2 شەویش هەتا بەیانی سەعات 9 کە ڕۆشتوم یەک کەسم هاان نێوە بڵم بڕۆ بۆ خۆپیشاندان، بە کەسیشم نەوتۆ مناچم بۆ خۆپیشاندان، تەنانەت پۆستێکیشم بڵاو نەکردەوە، بەڵام قەناعەتی کولیمە بۆ ئەوشی منە ناسێ ئەزانە کە من باوەڕم بەم قەزیە نەماوە و باوەڕم نەماوە کە شتێکی پێڵن حکوومەتی هەرێمی کوردستان و بتوانێت چاکسازیکە، بتوانێت چارەسەرێم قەزیانەکە، چکە کاتێ بە ملیارات دۆلارات لە بەردەستیان نبووە نەیانتوانیوە چارەسەری گەندەڵیکە. ئیستا تازە چۆن دەتوانن چارەسەری گەندەڵیکە؟ بە گەندەڵستان بە گەندەڵ ناتوانرێت گەندەڵی چارەسەرکرێت، کەسێک خۆی گەندەڵ بێ ناتوانێت گەندەڵی چارەسەرکە. لەبەرەوە پێویستە لەسەر مامۆستایان من داوایان لێکەم، فەرمانبەران زۆر داوایان لێکەم، سڵاو و ڕێزم هەیە بۆیان، تکاتان لێکەم لە قوتابخانەکانتان دامەنیشن، لە دایرەکانتان دامەنیشن، وەرنە دەرەوە، با هەمومان یەکجار ئەم جارە ئەم حکوومەتە هەڵوەشێنینەوە، حکوومەتێکی کە دروستکەین
بە هیچ شێوەیە من لەگەڵوانی بڵێوەڵا پارتی نابێنە ناو حکومەتا بێکێتی نابێت بەڵام نابێ ئەوانە قیادە بن ئەوان قیادەیان لێ نەهاو سەرکردایەتی حکوومەتیان لێ نەهات مامۆستا لەم خۆپیشاندانەدا مامۆستایان بڕیاریان چییە بۆ مامۆستایانت بڕیاریان داوە لە ئەمڕۆ بەیانیەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بکەن و نەچنەوە هۆڵەکانی خوێندن یان بۆ منە لە پەنای خۆپیشاندانەکانیشدا دەچنەوە دەوامی خۆیان دەکەن و بۆ سەر ئێوارە دێنەوە بۆ خۆپیشاندان لە ڕاستیە ئەمڕۆ یەکەم ڕۆژە من ناتوانم بڵێم یەکسەر چۆن بۆ وەزعەکە بەڵام من کەسێکم خۆم نەچوومەتەوە بۆ دەوام و بەیانی کە ڕۆشتم لە سەعات 3:30 هاتووم بۆ ئێرە ئیتر نەچوومەتەوە بۆ ماڵەوەش نەچوومەتەوە بۆ مەکتەبیش پێویست ناکات تۆ بچی ئیجازە وەرگری بەسمەوەی جەنابەت فەرمووت کە مانگێک بەر لە ئێستا مامۆستایان وتیان ئەگەر وەزع باش نەکرێ ئێمە لە مانگێکی تر خۆپیشاندانەکەین ئەم خۆپیشاندانەی ئەمڕۆ بەرهەمی ئەو بڕیارەی بێگومان ئەم بڕیارێک کە ئەمڕۆ دراوە لە نەتیجەی چەند بڕیارێک و ئاگادارکردنەوەیکی حکوومەت و وەزارەتی پەروەردە بووە کە ئەوان گوێیان پێنیاوە ئەوان ئیهمالیان کردەوە وان زانیوە مامۆستایان تەسیریان لەسەر خەڵک نابێت بەڵام بێگومان بن مامۆستایان زۆر دیستە لەوان زیاتر تەسیریان لە خەڵکە ئەوان بەپێی گیرفان تەسیر لە خەڵکەکەن بەپێی پارە بەس مامۆستایان لەگەڵ زەمیری خەڵکا قسەکە ئەگەر کەسێک مەعاش و موچەی بڕاوە ئیتر چیەکە لە ماڵەوە دانیشێ بۆ نایەت ناڕزایی دەربڕێ ئەگەر ئەم خۆپیشاندانە ئەم ناڕزایەتیانە بگاتە 1 ملیۆن کەس بێگومان بە حکوومەتی عێراقی و یوئێنێتە سەر خەت بەڵام ئەگەر هەر 1000 کەس بێ و 2000 کەس بێ لەوە چێ توموتوژی چی تێکەوە لەوە چێ پشتی خراپیشی لێ بکەوێتەوە کە نە ئێمە پێمان خۆشە نە تەکیدم حکوومەت مامۆستا ئامانجی ئەم خۆپیشاندانە چییە بۆ منە لە دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ بەنیازن چی بکەوەنی کە جەنابەت لەگەڵ خۆپیشاندەراندا لەگەڵ سەردەستەی خۆپیشاندەرانە قسەت کردووە بەنیازن چی بکەن و ئامانجتان چیە و بەتەمان تا کوێ بڕۆن هەروەکوچ بۆ خۆپیشاندانەکانی 2011 حەفەی شوبات هەر دەبێت ئەو لەو شوێنێکی دیاریکراوە بمێننەوە و وتار بدەن و شعر بخوێننەوە بۆ خەڵیام ئامانجی دیکە هەیە من عەزم کردی لە ڕاستیای ئەوەڵ جار تاوەکو کۆتاییش ئەمە قسەی ئێمە بووە ئەبێ ئەم حکوومەتە بڕوخێ ئەبێ ئەم حکوومەتە هەڵوەشێتەوە باسی هیچ نەکراوە باسی ئەوە کراوە زوربەی گەنجەکان هەر لە بابچی مەقڕەکان بسووتێنین زوربەی گەنجەکان بە ماڵەکان بەسەرانە بڕوخێنین با دەریان کەین ئێمە دەرمانکردن خۆمان خەڵکی کە دانێن بەڵام ئەوەی کە تەمەنێکی هەیە و ئەوەی کە دنیا دیدەیە ئەم ئێمە پێمانتون ئێمە ئەبێ ئەگەر ئەم حکوومەتەشمە هەڵەشان خۆ بێ کۆمەڵێکی کە بێت کە تەنزیمیە بێ و کە حیزب بێ بێتە جێگەی ئەوان لە ڕاستیە هەندێکی تایە کاڵە بە هیچ شێوەیە هەر 5 حیزبەکە نابێ بێنە ساحەکەەوە بە هیچ شێوەیە خۆشحاڵین بێن بەڵام ئەمە ڕێیەکی زۆر کەمە ڕێیەکی ئەکسەریەت نییە ڕێی ئەکسەریەتەوەیە کە لە بزوتنەوەی گۆڕانی تایە لە کۆمەڵی ئیسلامی تایە لە یەکگرتووی ئیسلامی تایە تەنانەت من لە خەڵکی یەکێتی پارتیشم بینیوە تایە هاتوونەتە ناو ئەویش وەکو من ناڕازیە ئەویش وەکو من موچەی بڕاوە بەڵام هەموو ئاراستەکان ڕۆپارتیە دەرەجەیەک ڕۆ یەکێتیە دەرەجە دوو چووکە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە پارتویەکێتیە مامۆستا بۆچی هەموو جار خۆپیشاندانەکانی ئێمەوەکو لە پێشەکەش ئاماژەم پێدا بەرهەمەکەی دەبێتە گرژی و توندوتیژی بۆچی بە ئاقاری توندوتیژیە ئەچێ بۆچی گرژی لێکەوێتەوە و خۆپیشاندەران دەچن بۆ منە مڵکی حیزبەکان یان مڵکی دام و دەستگا حکومیەکان ئەسووتێن لە کاتێک هەر خۆیان زەرمەندن ئەوەی کە ئەسووتێ دائیرەیەک ئەسووتێ یان بارەگای حیزب ئەسووتێمە چه کاریگەریەکی هەیە لە کاتێکا حیزب دوو هێندە لەسەر موچەی خەڵک ئەتوانێت تەرخام کا بۆ چاکردنەوە و دروستکردنەوەی بیناکەی لە ڕاستیە ئەو پەروەردە سەقەتەیە کە چەند ساڵە پارتویەکێتی خەڵکیان لەسەر پەروەردە کردووە خەڵکیان نادۆتە سەر بارەگاکان بارەگایەکتریان سووتانوە بارەگای گرتویان سووتانوە بارەگای گۆڕانیان سووتانوە چونە لەسەر بارەگای کۆمەڵ چونەتە سەر بارەگای کێ یەکێتی چۆتە سەر بارەگای پارتی چۆ سەر بارە ئەمە ئەو کللتورێک کە ئەوان دروستیان کردووە ئەگینا لە عالەما کە خەڵک هاتە سەرجادا بوو بە 1000 کەس 2000 کەس ئیتەبێ گوێی لێ بگیرێ تۆ چیتەوێ من ئەوەمەوێ ئەوەڵ جارەکەش داوای خەدەماتەکەی تۆ داوای ئاو و کارەبە ئەوەکەی بەڵام ئەمان گەیانیانەوەی کە ئیسابێت داوای لابردنیانەکەین ئەجینا سەرەتا ئێمە داوای ئاو و کارەبە و موچەمانەکرد ئێستا کاکە لەوەشان نەماوە ئێمە زای موچیان پێ نادرێ کەواتە داوای لاچوونیانەکەن خەتای خۆیان بوو کە گرنگیان نەیە ئیتیمامیان نەیە بەو خەڵکی خۆمان ئەگەر گرنگیان با ئیتیمامیان بدایە بێگومان ئێمە حاڵمان نەئەگەی بەم حاڵە من داواکارم
لەو خۆپیشاندەرە بە ڕێزانە لەو خەڵکە ئەگەر گوێ لە ئێمە ئاگرن ماوەتێ مۆڵەتێکیان بینێ 2 ڕۆژ 3 ڕۆژ من قەت ناڵێ مانگێک 3 مانگ مستەحیلە 3 ڕۆژیان بدرێتێ بەم حیزبانە بە هەر پێنجیان بە حیزبەکانی کەش کە بێن کۆبوونەوە بکەن ئەم حکوومەتە هەڵوەشێنەوە هەنگاوی یەکەم با حیزب ئۆپۆزیسیۆنەکانی کۆنەکان بێنە دەرەوە هەنگاوی دووەم حکوومەتێکی ئینتیقالیە حکوومەتێکی زۆر باشە مامۆستایان ناوبڕێ وەردەگرین و پاشتر دێمەوە خزمەتی جەنابەت بۆ تاواکردنی باسەکان بینەرانی بەڕێز خۆشەویست پاش ناوبڕێک دێمەوە وڵاتان. سڵاوتان لێ ببینەرانی عزیز دیارە من ئێستا لە پیرەمەگرونم لە بنکەی پۆلیسی هاتوچۆی پیرەمەگرون دیارە لەلایەن خۆپیشاندەران و خەڵکی ناڕازی پیرەمەگرونەوە ئەم بنکەیە لێرە سووتێنراوە وەک دەمیری لە پشتمەوە تقریبان 2 4 6 8 ئۆتۆمبیل کە حیجز بوون لێرە دەست بەسەرگیراو بوون لەلایەن هاتوچۆ پۆلیسی هاتوچۆ هەر هەشتیان لێرە لەلایەن خۆپیشاندەرانەوە سووتێنراون دیارە لەناو بیناکە هەروە سووتێنراون ئەگەرچی هێشتا مەترسی ئەوە هەیە کە تەنکی بەنزینی ئەم ئۆتۆمبیلانە بتەقێتەوە بۆیە زیاتر ناوێرم نزیکی ئۆتۆمبیلەکان ببمەوە بەڵام لە هەمان کاتا بەشی ئەم لاش کە بەشی سوتەمەنیان تایەوە چەندین بەرمیل لە نەوتی تایە هەموو دەسووتێن دوو کەڵێکی ڕەش بەرزایی پیرەمەگرونی گرتووە جگە لە بنکەی هاتوچۆ دیارە بارگای حزبەکان سەرجەم حزبەکان بە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵ ئیسلامی وەروە بەشێک لە بارگای ئاسایشی ئەم شارەیان هەموو سووتێنراون و ئێستش دیارە بەڕێکەوتون بۆ ناوەندی پیرەمەگرون بۆەوەی کە بیانێ هەندێک لە دایرەکانی تر دامودەستگاکانی تری حکوومەت بسووتێنن لە نمونە شارەوانی و تا ئێستا دەستیان بۆ بەڕێوەبەرایەتی کارەبانە بردووە لەبەرەوەی وەک ئەوەی ئاماژە پێکەن نایانوێ ئەو تۆزە کارەبایەش کە هەیەە لەو بێکارەبایە بن بەڵام لێرە ناڕزایەکان بەردەوامە هێزانامنیەکان ڕوبەڕووبوونەوەیەک دروست بوو لەگەڵ خۆپیشاندەرانە ئێستا بەشێکی زۆر لە هێزانامنیەکانی ڕێیان چۆڵ کردووە لە ترسی ڕوودانی ینی کارەساتی زیاتر منەمەوێ لەگەڵم بەڕێزای قسە بکەم کاکە سڵاو لێبێ لە پیرەمەگرون چی ئەگوزارێت والله ئەوەی کە ئێمە ئاگادارین لە ئێستادا ئێمە لەگە کۆمەڵێ برادری تر لەگە کارمەندی تر ئێمە لە ئێستادان پاسەوامون لێرە کۆمەڵە کارمەندی ترمان لەگەڵا بوو لێرە کۆمەڵێک گەنجی خوێنگەرم هاتن بەرەو دایرەکە بەقەت بیدایەت هاتن تی کوا ماتۆڕەکانمان و دواتر پەلەماری دایرەکان داوام حاڵە بکە بە ڕێستانەی بین و ئێستا کە لە زوومی کامیرەکانەوە بەس ئەوەی زیاتر کە ئێمە نیگەران کردو زیاد لە حەدکە نیگەرانی ئەوەین کۆمەڵێک ئۆتۆمبیلی هاوڵاتیان کە لە بەڕووراتیان چی پارێزگای سێمانی و دەستی بەسەر ژیرا بوو وەک گەراجێکی حجز زێرە حجز کرابوون ئەوانیان سووتان باقەت نابووای ئەمە ئەم سووتان هەر چیشیان کردووە ئیتر دەسەڵات نییە ئێمەش هەمان مەعاناتی ئەوانمانەی هەمان مشکیلە و هەمان گیرگرفتی ئەوانمانەیە ناو بیناکە هیچ شتێک دەرنەچووە بە تەواوی ئەولاتەوە هەموو شتەکان سووتاوە هەموو شتەکان سووتاوە کامێرەی چاودێری تیا بۆ کۆمپیوتەری دایرەی تیا بۆ ئەولیات و کۆمەڵە نامیرکەی تیا بۆ کەی هاوڵاتیانی شارۆچکەی پیرەمەگرون بوون کۆمەڵە نامیرکەی کوڕاسی تیا بۆ کە بۆ مەبەستی جیازی سایقیشانە بەکار هاتووە لەمە بدووە هیچ شتێکی تیان نەماوە دایرەکە حەزەکەی بە زوومی کامێرەی خۆشتان تەماشایکەن لەناو بەڵێ بە دڵنیاییەوە گرفتمان بۆ دروستەکە لە ڕووی سیستمی هاتوچۆی پیرەمەگرون بۆ هاوڵاتیانی پیرە شارۆچکەکەش لەبەرەوەی ئەو شتانی کە لێرایە هەمووی ئەولاتی مۆڵە توشتی هاوڵاتیانی شارۆچکەی پیرەمەگرونمەکە لە ئێستادا سووتاوە باشە منەمەوێ ئەگەر دەرفەتە بێ زیاتر وێنەکی ناو بینایی کۆنتڕۆڵمانە ئەمە ژووری کۆنتڕۆڵ ئەوە جیازی دایکانەیە کە ئاگادار کران لاس حاڵبوونی حاڵەتێکی ڕووداوە کێشەیەکی تا پێویست بە هاتوچۆ بە بۆنەی ئەو جیازەوە ئاگادارەکران ئێستا جیازەکە ئەوەیە کە سوێنراوە لێرا شکێنراوە. باشە منەمەوێ بچمە ناو ژوورەکانی تریشەوە دیارە ئەگەر لێرەوە بینەرانی عزیز سەرنج بدەن لێرە بە کاملی ناو بیناکە سووتێنراوە دیارە ئەو مەلەفاتانەی کە ئەم برادەرە باسی دەکرد هەموو ئەوانن شتانی کە ئێستا سووتەوە ئاگری پێوەیە ئەوە تەواوی ئەولیاتی نامیلکەوشتی هاوڵاتیانی شارۆچکەی پیرەمەگرونمەکە لە ئێستا سووتاوە ئەوە کەوا سووتێ لە ژوورەوە هیچ شتێ دەرنەچووە ئەوە کامێرەی چاودێری هاتوچۆیە ئەمە ئەگەر دیقەت دەیت ئەگەر بێتی ئێرەوە کاگاوکار هاوکارم بی ئەوەم پیشان بدەیت زوومی ئەوە کامێرەی چاودێری خێرایی ڕێگاوبانە ئەوە ئەم زوومی ئاگرێکی گەرمی تیا ئەمە ژووری بەڕێوەبەر و کۆمپیوتەری دایرەی تایە تەواوی زانیاریەکان و تەواوی ئەولاتی دایرە لەم ژوورە
هەڵگیراوە ئەوەی ئەو لاوە سەراجی ژووری بەڕێوەبەرە سەراجی کارمەندان و ئەوەیە ئەوە کۆمپیوتەرەکەی ئەوەی ئەودی و پای ڕەشەکەەوە بڵێن ئەوە بۆ هاوڵاتیانیش بینەرانی بەڕێز دووبارە سڵاو مامەستاگیان باسمان لەوەکە کە بۆچی هەر خۆپیشاندانێکە کرێ لە هەرێمی کوردستان بەرهەمەکە یا هانا بۆ تۆند و تیژی ئەبرێ و گورجی لێ دەکەوێتەوە با باس لەوە بکەین پێدوانیە دەسەڵات جۆرێ لە پێخۆشحاڵبوونی تێدا بێت لەوەی کە خۆپیشاندەرەکان تونند و تیژوی بکەن و بچنە سەر بارگای حیزبەکان دایرەکان بسووتێن و جۆرێ لە گەڕە لاوژەی و بێسەروبەری بە خۆپیشاندانەکان دیابێ بۆی بە دەرەوە بە پەرلەمان بە خەڵکی تری بگەنە کە ئەمانە هەر گێرە شێوێنن و هەوڵی ناکۆکی و ئاژاوە ئەدەن لە کۆمەلگەدا خۆی بەڕاستی خۆپیشاندان و ناڕزایەتی یەکەم جار بەهێم نییە بەڵام کە تۆ بزانی گۆ لێ ناگیرێ مەجبور هانا بۆ تونند و تیژە مامۆستا تۆ لە یەک ڕۆژدا چۆن زانیمان ئەم خۆپیشاندەران چۆن زانیان چۆن بۆیان لای بوو کە دەسەڵات بۆ و جارەکانی دیکەم جارە بۆم گوێ بۆ ناکرێت کێ ئەڵێ بۆ منە سەر لە ئێوارەی ئەمڕۆ با ئەگەرێکی وا دابنین کە سەرۆکی حکومەت بڕیارەدا هەڵوەشێت حکومەت دەڵوەشێن تا خۆی دەست لە کار بکێشێتەوە لە یەک ڕۆژێک بەسە بۆەوەی کە خۆپیشاندەر بگاتەوە قەناعەتی کە گوێی لێ نەگیراوە بە کەس وەڵامی نەداوەتەوە فەرمودەکەی تۆ ڕاستە بەڵام ئەمەی کە ئێمە ئاگادارین و ممارەسەمان هەیە لەگەڵ ئەم دەسەڵاتە ئێمە خۆ ئەمە ئەمڕۆ یەکەم ڕۆژی خۆپیشاندان نییە حەڤەی شوبات خۆپیشاندان کرا دوای ئەو خۆپیشاندان کرا چەندەها جار ئاگادار کراونەتەوە بە نامەی ناڕەزایەتی بە بەیاننامە بە حیزبەکان ئاگادار کراوە بەراوردی ئەمڕۆمان بکەین لەگەڵ حەڤەی شوباتە دەسەڵات دەڵێ لە حەڤەی شوباتە خەڵک لە تێری و لە خۆشی و لە موچە زۆری و لە سیاری زۆریە خۆپیشاندانیە کرد ینی لەوەچێ کۆمەڵێ گرفتی سیاسی و ئەمنی هەبوو بێ خەڵک لەبارەی خۆپیشاندانی کرد بێ کە ئەمە دەنگی ڕاستەقینەی خەڵک نەبووە بەڵام لە ئێستایا میلەتەکە هەمووی برسیە میلەتەکە هەمووی داوای مافەکانی خۆیەکە تەسەور کە زۆر کەزەڵێ لە حەڤەی شوباتە خەڵک هێندێکی نەیزانیوە داوای چیەکە ینی لە ئێستای بەڵام هەمومان نەزانین خەڵک داوای بژێوی خۆیەکە داوای قوتی خۆیەکە تۆ ئەکرێ ئەم خۆپیشاندانە بە خۆپیشاندانی حەڤەی شوبات و بە خۆپیشاندانەکانی دیکە بشوبێنین لە ڕاستیە تەواوکەری یەکن لە کاتێکا کە ئەو نیشانانەی کە بوونە هۆی ئەو سەبەبانەی ئەو هۆیانەی بوونە هۆی خۆپیشاندان لە حەڤەی شوباتە ئەم هۆیانە ئێستا زۆر زیاتر بوون هۆکانی کە لە حەڤەی شوبات خەڵک داوایە کرد داوای چاکسازیە کرد خەڵک ئەیزانی خەڵکی عاقڵ و ئەندام پەرلەمانی زیرەک ئەیانزانی کە ئەم وەزعە ئەمڕۆ ئەبینرێ هەموو ساڵێ 300 ملیۆن دۆلار کورتیە هێنا لە میزانەیە حکوومەتی هەرێما هەموو ساڵێ 300 20 بە دەرچوو دوای 6 ساڵ 6 سێی 18 ملیارێک و 800 دلار دوای ئەوە ئێستا هیچ نەماوە لە خەزێنەی حکوومەتی هەرێما لە حەڤەی شوباتە ئەمەیان پێوترا ئێوە هەموو ساڵێ 300 ملیۆن دلار کورتێنێ میزانە هەوڵێک بن لە خەرجەکانتان کەمکەنەوە لە سیارەکانتان کەمکەنەوە لە باڵەخانەکانتان کەمکەنەوە ئەوان هاتن لە موچەی خەڵک کەمیان کردەوە لەبەر لە باتی ئەوەی چارەسەریکەن هاتن خەڵکیان زیاتر تووڕە مامەسا سووتاندنی بارەگاکان بارەگا حیزبی حکومیەکان ئەمە شاردنەوەی هەدەف و ئامانجە ڕاستەقینەکەی خۆپیشاندان نییە کە خەڵک ئەگەر سووتاندنی بارەگاکان تا ڕادەی پاڵنەری یام هۆکارێکی سیاسی لە پشتەوەیە کە ئێمە لەم خۆپیشانداندا باوەڕ ناکەم کەس داوای شتێکی سیاسی بکە ئەوەی کە خەڵک داوایەکە چاکردنی بژێوی خەڵکە گێڕانەوەی موچەیە نەمانی ڕوبع موچەیە کۆمەڵێ شتە ینی زمانە سادەکە بڵین بریتە لە نان داواکردنی نان و بژێوی و قوتی خەڵک و موچەیە سووتاندنی بارەگاکان وە کۆڵێ بردننی خۆپیشاندانەکان بە ئاقارێکی سیاسی لە بیربردنەوە و نەهێشتنی هەدەف ڕاستەقینەکەی خۆپیشاندانەکە نییە من دووبارەیەکەمەوە خۆپیشاندان خۆرسکە
مادەم خۆرسکە کاتە تا ڕۆژکی پێوە سووتێ ئێمە بۆیە داواکەین لەو ئەحزابانە بۆیە داواکەین بە تایبەتی لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە قیادەکانیان داوا ئەکەین لەبەرەوەی ئەم وەزعە دروست نەبێ ئەم خۆپیشاندانە بەرەو تومەتیژی نەچێ ئەگەر خەڵکە سیاسێکە چارەسەری نەکەن خەڵکە خۆپیشاندەرەکە هەر ئەوەی لە دەزیە لەبەرەوەی بیان هێنێتە سەرخەت ئەگەر ئەحزابەکان خۆیان 5 4 چەنە خۆیان کۆنە بنەوە و نەگەنە نەتیجەیە مەجبور خەڵکیانێتە نەتیجە خەڵک هەرەو نەی لێزانێ خەڵکە زانە سیارە بسووتێنە خەڵکەرەوە نەزانێ ئەگەر ی نەبێ تا ئەم لەحزەیە من لە خۆپیشاندانەکە بووم کەس بەردێکی نەکردوێتە ئاسایشە کەس بەردێکی نەکردوە پۆلیسێ بۆ لەبەرەی خەڵکەکە بەی خۆیان ێزان پۆلیس بەی خۆیزان ئاسایش بەی خۆیزانێ بەڵام کاتێک کە تۆش ئیزعاجیکەیت تەنگە تاویکەی غازی فرمێزی ڕژیان ڕژ بەسەر کۆمەڵەکە یکم ئەوانیش بازانم بەردیان تێگرتن بۆچی بەما قارەڕە ئێمە هەنگاوی یەکەم ئەبێ ئەو سێ حیزبە معارەزەیە کە کۆن معارەزە بوون ئیسە لە ناو حکوومەتان بێنە دەرەوە لە حکوومەت پاشە کشەی لێ بکەن حکوومەت هەڵوەشێنرێتەوە حکوومەتێکی انتقالی دروست کرێ بۆ ماوەی 3 مانگ بێ بۆ ماوەی 4 مانگ بێ ئەویش درێژە نەخایەنێ هەڵبژاردنێک کرێ لەبەرەوەی حەلی ئەم قەزەیە بە هەڵبژاردنێکە بێ زائیدەن بە هەڵوەشانەی حکوومەت داوای ئەوەڵ و کۆتایی خۆپیشاندەران ئەوەیە بێ حکوومەت هەڵوەشێتەوە چونکە ئەمە یەکەم جار نییە ئاگاداری حکوومەت کرێتەوە ئەمە یەکەم جار نییە خۆپیشاندان کرێ ئەوان هەر ئیهمالیەکان هەر پشتگوێیەکەن دەسەڵات وایە دەسەڵات گوێ لە خۆپیشاندان ناگرێ ئەگەر گوێی بگرتە هەوەی شوبات گوێگرت کە چوونە ناو حکوومەتەوە ئەزانین لە ناو حکوومەتەکەیە دەسەڵاتان نییە ناشرینتانەکەن وەلەو من لێرە ئەمە سوپاسی ئەو کەسانەکەم کە لە ناو حکوومەتان تیانایە خەڵکی چاکە لە کۆمەڵی ئیسلامی لە بزوتنەوەی گۆڕان لەکوێ لەیەگرتو هەر چێ ئەحزابەکەی ڕابردوو کە نوێنەری خەڵکیانە کرد کە نوێنەری خۆپیشاندەران بوون چوونە ناو حکوومەتەوە هەوڵی خۆیان نا من حەزەکەم لێرا سوپاسی یەکێک لە وەزیرە بە ڕێزانەکەم کە دەست لە کارکێشانەوەی کرد کە هی یەکگرتووی ئیسلامی بوو هیچ وەزیرێک دەست لە کارکێشانەوەی نەکردو هەتا ئێستا لە کووردا هەتا ئێستا لە حکوومەتی کوردیا یەک وەزیر دەستی لە کار نەکێشاوەتەوە وەزیرێکی یەکگرتوو دەستی لە کار کێشایەوە با کۆمەڵێکیش دەست لە کار کێشاوە با گۆڕانەکان خۆپیشاندەران وەکو جەنابەت فەرمووت کە هیچ شتێک شک نابن کە ڕق و تووڕەی خۆیانی پێبڕژن ئیلا بارەگا سووتاندن نەبێ شتە هۆکارێکی ترمان نییە گزارشت بێت لە برسێتی و نەبوونی موچە و نەبوونی قوتی خەڵک لە بری بارەگا سووتاندن و توندوتیژی وەکۆڵێ جەماوەر لەم ڕێگەیەوە لەم هۆکارەوە هەستی خۆی برسێتی خۆی نەبوونی موچەی خۆی بەدەسەڵات بگەێنێ لە ڕاستیە خۆی پەرلەمانتاران نوێنەری خەڵکن خەڵک لە پەرلەمانەوە ویستی لە دوای حەڤەی شوبات دەواازەیە کاتەوە دەنگە زوڵاڵەکەی بگاتە ناو پەرلەمان فعلەن خەڵکێکی تیا بوو کە هەتا کۆتا ساتات ئەتا ئەم ڕۆژ هەر دیفاعیان لە خەڵک کردووە پەرلەمانتا سۆران عومەر کاک عەلی حەمەد ساڵح غەیری ئەوان کە توانیویانە دیفاع لە خەڵکەن بەڵام لە ڕاستیە کە هاتۆتە سەر جێبەجێکردن حکوومەت جێبەجێ نەکردووە نەوەزیری سامانە سروشتەکانی هێنا بەردەم پەرلەمان نە سەرۆکی حکوومەت خۆی هاتە بەردەم پەرلەمان نە یەک وەزیریکەی هێنا بڵێک ئەمە بەرپرسین لەم خەڵکە ئێمە بەرپرسین لە بە هەڵە بردننی ئەم خەڵکە و بە قوڕاکردنیە ئەم ریفراندۆمە کە کردمان داوای لێبوردنەکەین ئێمە وامان نەزانێت دەوڵەتان بۆ دروستەکەن ئێتە داوای لێبوردنیان نەکردووە کەواتە ئەوان هیچ کاتە حسابیان بۆ میلەتەکەی خۆیان نەکردووە چونکە وا بیرەکەنەوە وەکو معەمەر قەزافی وەکو حوسنی موبارەک وەکو عەلی عەبدوڵڵا ساڵح وا بیرەکەنەوە ئەو چەکدارانەی کە لە دوایانەوەیە ئەیان پارێزن بەڵام هەر ڕۆژێ خەڵک تووڕە بوو چەکدار لەوەچە لێش هەڵگەڕێتەوە نەشە پارێزێ چونکە چەکدارەکانیش تیاجێ مامۆستا چی بکرێ بۆ ئەوەی خۆپیشاندانەکە بە ئاقارێکی خراپ و توندوتیژیەکی زیاتردا نەبرێ وەکوڵێ کێ ئەتوانێ ئەوە بکا کە خۆپیشاندان بگاتە مەنزڵی خۆی بەبێ ئەوەی کەمترین خوێنی تێدا بڕژێنرێ و کەمترین توندوتیژی تیا بەکار بهێنرێ لە ڕاستیە ئەبێ خۆپیشاندەران خۆیان یەخەن گروپێک دروستکەن نوێنەریان بێ ئەم گروپە بچن لەگەڵ ئەم ئەحزابانە قسەکەن بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بگەنە نەتیجەیە لەگەڵیان ئەمەی کە من وتم ئەم ڕەئی کە من هەما ئەبێ حکوومەتێک دروست کرێ ئەم حکوومەتە هەڵوەشێنرێتەوە بگەنە قەناعەتێک کە حکوومەتێک دروست کرێ لە بێلایەن
لە ئەحزابەکان لەو ئەحزابانەشی کە لە هینانین کە لە حکومەتانین کە گەشتنە ئەم نەتیجەیە گروپێک دروست کرا نوێنەری خۆپیشان دەربێ ئەو کاتە حکومەت و ئەحزابەکانش ئەزان لەگەڵ چێ قسەکان ئەگەر من بڵم من نوێنەری خۆم تۆش نوێنەری خۆ ئەو کاتە ئەحزابەکانش ناتوان لەگەڵم هەموو خەڵکە قسەکەن کۆتا قسە ئەوەیە کە ئەبێ نوێنەرمان هەبێ دەستەیەکمان هەبێ ئەم دەستە بەلانی کەمەوە لە 10 کەس کەمتر نەبێ بتوانن مجموعەیەکیان بڕۆن بۆ لای بزوتنەوەی گۆڕان مجموعە بچن بۆ لای کۆمەڵی ئیسلامی مجموعە بچن بۆ لای یەکگرتووی ئیسلامی دوای ئەوە کە قسە لەگەڵ ئەمان کرا قەناعەتیان وابوو فعلەن ئەم خۆپیشاندانە بابە لاڕێیان نەبرێ ئێمە یەینە دەرەوە لە حکومەت هەنگاوی دووەم هەڵوەشانەوەی حکومەت بێ هەنگاوی سێم حکومەتی ئینتیقالیە ئینقازی ناوانێ دروست کرێ لە خلالی ئەم سێ مانگەیە خێرا ڕۆژێک لە پەرلەمان دیاری کرێ بۆ ئەوەی کە هەڵبژاردننی سەرتاسەری هەرێمی کوردستان هی پەرلەمان بکرێ بۆ ئەوەی ئیتر جیاکەرەوەی حەق و ناحەق لە ناو سنووقەکان نابێ ئێمە لە یەکتری نەکوژین و نەچینە سەر بارەگای هیچ حیزبێ و نەچینە سەرماڵی هیچ کەسێ بەڵکو بەدەنگ پێیان بڵێن کە ئێمە جارێککە ئێوەمان ناوێ ئێوە بە کەلکی قیادەی ئێمە نانەوە ئێمەتان بەرەو نشێ و بەرەو دۆڵێکی بەڵام مامۆستا لە چەندین خۆپیشاندانی پێشوشدا هەموو جار ئەم قسە کرێت کە ئەوەی کە ئەوانی هەڵبژاردووە هەر خەڵکە بۆ ئێمە ناڵێنەوە خۆپیشاندەرانە بەڵام ئەم دوو دەسەڵاتدارە بە بڵێن لە 120 دەنگەکانیشان تەزویر کردوێ بەڵام هەر خەڵک گەڵی بژاردون پێدوانی ئەم جاریش هەڵبژاردن بکرێت دەنگدان بکرێت هەر هەمان ئەو خەڵکە هەرەمان ئەو موچە خۆرانی خۆی بیان خەنەوە شوێن ڕاستەقینی خۆیان لە ڕاستیە ئەگەر هەڵبژاردنێکی پاک و بێگەر کرێ من گومانم نییە بە هیچ شێوەیەک پارتی قەت 18 کورسی نانە گومانم نییە یەکێتی نیشتیمانی 7 کورسی نانە ینی لە 100 ئیشی دەم چۆن نەزانم خوا بە حەقە لە ژیانە پارتی 18 کورسی نانێ بەڵام ئەگەر پارتی 18 کورسی هێنا ئەحزابەکانی کە هەروەکو ئێستا بوون پارچە پارچە بوون گۆڕان لە یەکگرتوو بخوێنە و یەکگرتوو لە کۆمەڵ بخوێنێ و قسە بە یەکتری بڵێن و حیزبە بچووکەکانی شەر نۆکەراتی پارتیکەن بەڕاستی عینی جاران بە 18 کورسیەوەیەتەوە وەکو جای جاران مفازات لەگەڵەکە ئەو بێ بە برا گەورە بۆ لەبرەوەی لە 18 کورسی زیاتر خەڵکی کەش ناهێنێت گۆڕانیش خەڵک لێ بێزارە خەڵک لێ عاجزە کۆمەڵش خەڵک لێ عاجزە لە مامۆستا وەکو ئاگاداربی وەکیوەکێ لە ئامادەبوانی خۆپیشاندانەکە چ بەرنامەیەک بۆ خۆپیشاندانەکە دانراوە بەنیازن بۆونە لە خۆپیشاندانەکە چی بکرێت ڕخنەیەک لە خۆپیشاندانی حەڤەی شوبادەوە بکە بووە مەنەسەی خۆنواندن و خۆنیشاندان خوێندنەوەی شیعر و مناجات و وتاری هەینی و هەرجارێ مامۆستایەکی ئاینی شەڕی بوو لەسەرەوەی کە بڕوا لە بەریدەکی سەرایە وتار بخوێنێتەوە ئەمە جۆرێک بوو لە بەلا ڕێدابردنی ئامانجی سەرەکی خۆپیشاندانەکە ئەم جارە ئەوەندەی ئاگاداربی خۆپیشاندان بەنیازی چییە چه بەرنامێکی بۆ دانراوە بەنیازن چی بگوترێت چی نەگوترێ لە ڕاستیە بە دوو بەشە بێ من بەڵام پرسیارەکە بەمەوە یەکەمیان ئەوەی حەڤەی شوبات چونکە تووڵی کێشا درێژەی کێشا مەجبور بوون ئەو کەسانەی کە سەرپەرشتی خۆپیشاندەرانەکەن ئەبوایە بەرنامەیان بۆ دانا ئەبوایە شعری حەماسیان بوو تایە ئەبوایە مامۆسای ئاینیشیان بێنارە بیان تا چین و توێژەکان هەمیان بەشدارن لەم خۆپیشاندانە ئەمان وەکو چۆنە لە یینێک بوو وەکو کوردەوارێ لە ڕیش بوو بە ڕیشەوە بێ شانەی بۆڵگری مادەم تووڵی کێشا ئەو حکومەتە کۆنەی کە ئیستەژە ئەو حکومەتەیە گوێی لە خۆپیشاندان نەگەر مەجبور بوو خۆپیشاندەران شتێکیان دروست کرد کە هێواش بەرنامە دروستکەن بۆ خەڵکەکان هەمووی بێن قسەکەن بەڵام ئەم جارە باوەڕکە لە سەعات ئەگەر درۆی نەبێت لە 10:11 هەتا وەکو سەعات 3:30 بەس ئەمە قسەی خۆپیشاندەران بووە کەس قسەی زلمان بۆ نەکا کەس لەمە و دوا قسەی زلمان ناوێ نە مامۆسای ئاینی نە غێری مامۆسای ئاینی نە مامۆسای مەکتەب نە غێری مامۆسای زانکۆ کەس ئێمە قسەمان ناوێ وەرن پێشمانکەون با بچین بارەگاکان سووتێنین بارەگای و حیزبانە با بچین مەحافزێت گرین با بچین قایمقامێت لەناو خۆپیشاندەرانە کەسانێک هەن بتوانن ئاراستەی خۆپیشاندان لەوەی کە نەک بڵێن دەست بگرن بەس خۆپیشاندانەکە و لە پشتەوە دەستی تێبخەن لە خۆپیشاندانەکە کەسی قسە لێوەرگیرا و کەسی دەمڕاستی لێیە کە نەیەڵێ خۆپیشاندەران بچن بارەگایەک بسووتێن نەیەڵن بۆ نەتوندی تیژ زیاتری لێ بکەوێتەوە ئێوەکە لەو سەری شارعی سالمەوە هاتن کاریگەریتان هەبوو لەوەی کە خۆپیشاندەران کەمتر تونند و تیژی بارەگا و ماڵەکان بەکاربێنن
بەڕاستی ئەو خەڵکە ئیسە کۆمەڵێ خەڵکە ناسن واجی هەن و ئەزان کە دڵسۆزی ئەو قەزیێن کۆمەڵێ خەڵک دەرکەوتووە کە لە ڕابردووشا هەبووە نەبووە بە پەرلەمانتار و نەبووە بە وەزیر و نەبووە بە مەسئول ئەزانن کە ئەوانە لەگەڵ خۆپیشاندەرانن و لەگەڵ خەڵکی بەژمەینەتان لەبەرەوە کاتێک کە تۆ قسە ئەەکەی ئەزانێت کە تۆ دڵسۆزی ئەوی مەبەستێکە هەیە مەبەستەکەت ئەوەیە کە تووشی تومتیژی نەبێ ئەو خۆپیشاندانە لەبەرەوە کاتێک کە قسە ئەەکەی هەندێک کەس ناڵم هەمووی هەندێک کەس ئەیانویست و ئەگەر بە خۆڵکێشان نەبێ من سوورم زانی کە ئەوانە سەر بەدەسەڵاتن ئەیانویست کە گەشتی نەمەڵبەند پارتیەکان یانویست بیکەن بە شەڕەبەرد بەرامبەر بە مەڵبەندی یەکێتی کە چوینە بەردەم لقی چوار کۆمەڵێکی کە لەم لە ویستیان لە بەرامبەر لقی چوار هەم دەست بیکەن بە بەرباران یعنی لە ڕاستیە ئەو شتە هەیە لە ناو خۆپیشاندانە کەس ناتوانێت بڵێ من خۆپیشاندەران موڵکی منە ئەو خۆپیشاندەرانە هەر یەکە و هیوایە ئەڵێ من نەود نییە لە ماڵەکەمان مناڵەکەم خەریکە ڕقە بێتەوە لەبەرەوە پەلاماریەکێتیە پەلاماری پارتیە ئەگەر تۆ قسەکە پەلاماری تۆشەیە لە ڕاستیە بەڵام بەعام خۆپیشاندەران هینێکیان تایە ینی حەماسەتێکیان تایە نانەوێت بە قسەکردن و بۆ هادییان کەیتەوە هادی ناکرێنەوە لە ئەوڵەوە هەتا ئەخیر من دەبارەیەکەمەوە ئەو خەڵکە ئانۆ بێ حکوومەت هەڵوەشێتەوە یا بڕوخێ بەڵێ مامۆستا چۆن وا لە خۆپیشاندەران بکرێت کە بزانن لە بینی دوو خراپە کامەیان خراپەکەی کەمتر بێ ئەوە هەڵبژێرن وەکو ئێستا لەسەر شاشەکە چاوم پێکەوە کە باڵەخانەی ناحەی پیرەمەگرون سووتێنرا ئەمە دوورە لە دەستی حیزب مەلەفات و کۆمپیوتەر و کۆمەڵێیانی شتەیە هەمی پەیوەندی بە خەڵکەکە خۆیەوە هەیە هەمووی ئیشوکاری ڕۆژانەی خەڵکە لە نفوس و لە کۆمەڵێ تاپۆ ئەم شتانەوە کە ئەسووتێنرێ خەڵکی بەژمەینەتی کورد خەڵکی پیرەمەگرون ئەو منتیقی خۆی زەری لێەکە ینی جیاوازی هەیە لەوەی کە تۆ بارگایکی حیزبی ئەسووتێنی وێنەی سەرۆکێکی تی ئاسووتێنرێ پارەی حیزبەکەی تی ئاسووتێنرێ ناوی ئەندامانی حیزبەکەی لێ ئەسووتێنرێ کە خەڵک هیچ زەرێکی لێ ناکە چۆن جیاوازی لە نێوان ئەم دوو تونند و تیژە ئەم دوو جۆرە خراپیەدا بکرێ وەوا بکرێ خەڵک بۆ بارەگا حکومیەکان کەمتر هەوڵی سووتاندن و تونند و تیژی و گرژی بدات لە ڕاستیە ئەگەر گوێ لە بەندە بگرن گوێ لە برا بچووکتان گرن من بە خۆپیشاندەران ئەڵێم بە هیچ شێوەیە نەپچنە سەر حیزبەکان نەپچنە سەر حکوومەتەکە ئێمە من ساڵی 2015 و 16 تقریبی ساڵ و نیوە بۆ 2 ساڵ من لەگەڵ برادێکە ناوی کاکجووتیارە لێرۆ سڵاو ڕێزم هەیە بۆی کە خەمی ئەم شارەی هەڵگرتووە پەیجێکیشەیە بە ناوی خەمی شارەکەمەوە من لەگەڵ یا قوتابخانە بە قوتابخانە چوم زیاد لە 300 قوتابخانە بە بانزین و بە کرێسیارەی خۆم لەگەڵ یا ڕۆشتۆم باسی خۆشەویستی نیشتیمان و چۆن نیشتیمانەکەمان پارێزین چۆن خاکەکەمان خۆش بوێ ئێمە ئەبێ خۆپیشاندەران جیاوازی بکەن لە نێوان حکومەت و لە نێوان نیشتیمانە ئێمە نیشتیمانمان خۆشەوێ بەس ڕقمان لە حکومەتە لەبەرەی حکومەت گوێمان لێ ناگرێت لەبەرەی حکومەت بەدەم هاناکانمانەوە نایە ئێمە کاڵێن نەوتمان نییە ئاومان نییە کارەبامان نییە موچەمان نییە ئەو گوێمان لێ ناگرێت چکە خۆی هەموو شتەکانیە ئێمە نیمان ئێمەڵێن برسیمانەوە لێ چکە خۆی تێرە ئەگای لێمە نییە من دووبارەیەکەمەوە خۆپیشاندەران ئەگەر گوێ لە ئێماگرن بە هیچ شێوەیەک نابێ دەست بۆ هیچ بارەگا بەرن و دەست بۆ هیچ هینێکی حکومی بەرن چونکە حکومت موڵکی خۆمانە ئەگەر ئێمە ناڕازی بین لە حکومت ناڕازی نین لە نیشتیمان ئەو بەش ئەو بارەگای کە پێڵم بارەگای حکومەتی نیشتیمانە هی ئێمەیە هی ئەوان نییە ئەوان سبینێ ئەو حکومەتە لاچە حکومەتێکی کەیە بەڵام میلەتەکانە مێنێتەوە ئێمە لە مناڵێکی سەرەتایەوە فێرێکن تا تەلەبەی زانکۆ کە تۆ حکومەتی ڕق لێ بێ بەڵام ئەبێ نیشتمانە خۆش بوێ حکومت جیا لەگەڵ نیشتیمانە ئێمە بێ خاکی خۆمان خۆش بێ معنا هەیە من ئەگەر ڕقم لە حکومت بێ بچم پەنجەرەیەکی مەکتەبەکەی خۆم پشکێنم ئەگەر پەنجەرەی مەکتەبەکەم شکان قوتابەکانم سەرمان نابێ مامۆستاکانی ڕەفیقم سەرمان نابێ کەواتە من نابێ ئەو ڕقوچینە و هینەی کە هەمە ئەو تووڕەبوونەی کە هەمە لەو حکومەتە کە گوێم لێ ناگرێ بچم بە قوتابخانە و بە ناحیە و بە قەزا و بەمانە یا بە پارێزگارە بتەقمەوە لە ڕاستیە ئێمە ئەبێ هەدەفەکەمان دیاریکەین هەدەفی ئێمە ڕوخانەی حکومەتەیە هەدەفی ئێمە لاچوونی ئەم حکومەتەیە ئەم حکومەتە بێ لاچە حکومەتێکی کە بێ پارتی بە هیچ شێوەیەک
ڕێگی لە هەڵناکەنرێ یەکێتی ڕێگی هەڵناک چکە لە ناو جەرگەی ئێمان ئامۆزامانەیە پارتی ئامۆزامانەیە یەکێتیە کە سوکارمان یەکێتی و پارتی و گۆڕان و هەمومان ئێمە هەمومان کەسیەکین بەڵام لە ڕاستیە ئەوان سەرکردایەتی خەڵکیان پێ ناکرێت لە ڕاستی ئەوان نیانزانی سیاسەتکەن نیانزانی دیبلۆماسیەتکەن لە هەمویان شکستیان هێناوە لە پەروەردەیە گەورەترین سێکتەرە ئەوان شکستیان هێناوە لە سەحەیە شکستیان هێناوە ئەگەر ئەیانەوێ وەکو معمەر قەزافیان لێ نەکرێ وەکو عەلی عەبدوڵڵا ساڵحیان لێ نەکرێ بەڕاستیە بێ ئەم جارە جۆ بگرن بێن بەدەم خەڵکەوە خێرا کۆبوونەوەیەکەن ئیتر پێنج قۆڵیە حەوت قۆڵیە ئەو خۆیان نەزانن ئەم حکوومەتە هەڵوەشێنەوە حکوومەتێکی کە باش مامەستا کۆتا قسە و ڕێنمایی و پەیامی جەنابەت چییە لە نێو خولێکدا زۆر سپاس دەکەم وڵام من سوپاسی هەر خۆ پیشاندارێکەکەم لە کوردستانە داواکەم لە برانی هەولێر لە خەڵکی هەولێر لە خەڵکی دوهۆک بەڕاستی ئێوەش وە نەسەر جادا با هەموو عالم بزانێ کە ئەمە هەر سلێمانی نییە ناڕازیە چونکە مامۆستایەکی هەولێر مامۆستایەکی دووەکی وەک من وایە هیچ پارەیەکی کەی نیە هیچ موچەیەکی کەی نییە داواکارم لیان هەمیان بێنە سەر جادا هیچتان لە ئێمە نەکەمترن نە لە ئێمە زیاترن ڕۆح شیرینە بەڵام کاتێک کە زەلیل بووی دەست لە خەڵکپان کردەوە بەڕاستی بمری باشترە لەو حاڵم بەڵام ئەمانە زەلیلیان کردوین ئەمانە سەرکوتیان کردوین ئێمە بەس هاوارەکەین کە ئەم حکومەتا بێ هەڵوەشێتەوە ئەم حکومەتا بێ بڕوخێ بە سەرکردایەتی کاگنێر چیرە قوباتە هەر دووچانە بێ لاچن ئەبێ حکومەتێکی کە دروست بێ گوێ لەم خەڵکە گرێ بێتە ناوم خەڵکە بزانە خەڵک چێوێ زۆر باش مامۆستایان زۆر سپاس دەکەم و هیوای سەرکەوتن بۆ جەنابەت و دەنگی ناڕازی گەلە خوازم زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ